دەستپێکی بەرنامەکەمان کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە ئەمێنێتەوە گۆرانی بێژێکی لاومان لایە باز لە ئەزمموی کاری هوەری خۆیە کات کە پێشتر لە بەرنامەی کورد ئایدڵ لە کورساتەوە دەرکەوتەوە وە چەند جارێک بەرنامەی بۆ کراوە بەڵام بۆ یەکەمین جارە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەبێتە میوان. ئەمڕۆ لەم کەشە پاییزانەیە لەم بارانە خۆشەیە کەشی بەرنامەکەمان بۆ خۆشترەکات هیوادارن ئێوەی ئازیز و خۆشەویستیش بینەری پرۆگرامەکە بن. ئەزمموی هونەرمەند کاک سەعید محەممەدی گۆرانی بێژ باسەکەین ئەمڕۆ. کاک سەعید سڵاوت دەبێت. سڵاو لێبێ بەخێر بێ. عزیز و بینەرانی خۆشەویست بەیانیتان باش لە خزمەتتانە. بەیانی تۆ باش پرۆگرامێکی باش پێکەوە. کاک سەعید خۆت بۆ ئامادە کردوین بەرهەمی زۆر باشمان لە خەشەکەی شەرت نییە لەگەڵ هاوڕێیانی میوزیان ئەوەی ئامادەتان کردووە هەر ئەوە بڕوە باشە لە داواکاری تریشمان هەیە لە خزمەتتان بەسەر چاوەگەم. بازانین کاک سەعید لە ئێستادا کارە هونەریەکانت خەریکی چیر وەکو کاری هونەری؟ والله من ماوەی 4-5 ساڵێک کە دابڕابووم وەکو بەرهەم و کلیپۆوانم هیچ نەبوو بەس خەریکی یار ئاوازدانان و تێکست نووسین و ئەوانە کۆمەڵی بەرهەمی زۆر تایبەتم داناوەی تر وردەوردە خەریکم دەستەکەم بە ڕێکۆرد و ئامادەکردن ینی شەڵا بە زووترین کات بڵاو بێتەوە. زۆر باشە ئینجا ڕۆن حەزەکەم پێشەوەی کەمە پرسیایی زیاتری لێ بکەین لەم کەش و هاوا خۆشەیە ما یەکەم بەرهەمی خۆیمان پێشکەش بکە کاک سەعید. چیتان ئامادە کردووە لەگەڵ بەرهەم؟ والله ئەمەی پێشکەشمانەکەی چییە؟ هەنێ گۆرانی ما حاضر کرده بوو بەس کە هاتم ماوە و جەوەمبینی گۆرانیکی گۆرانەکانی گۆڕی و کردی بە پاییزانە فەریقین بیرکەوتەوە ئەوەی گۆرانی پاییز ئیتر لەگەڵم جەوەیە گونجێ ئەوتان پێشکەش پێمان کاتەوە بەرهەممان پێشکەش بکە. للدرياوە قەتارێ هاورێ بارش کەوتە دووی پێشەنگ بەسەر سنگی چیادا چۆکی داداوە کەش و بێدەنگ بەسەر پاییزی زەردا بە خوڕ بگری بە کۆڵ بگری لەسەر ئاخر گەڵاخر چڵی تەنیایی گۆڵ بگری چڵی تەنیایی گۆڵ بگری. بەڵێ بگری هەوەر بارانی پاییز بێ و چەند بگری لەسەر ئاخر گەڵاواسیس ئەبێ ئاخر چڵی عمری بگرمێنێتە پوونمدا بکابی باتە شەست هەرگیز نەوەستێ قۆڵپی گێریانی نەوەستێ هەورەکەی پاییز تەبیعەت زەرد و ژاکاوە لە حاڵی گیان کە نێشتایە نیشانەی ماتەمی پاییز لە فرمێسکی درێژتایە فرمێسکی درێژتایە. دەستی خۆش و دەنگت نەرسێ دەستی خۆش بێت. کاک سەعید بزانین کاک سەعید زیاتر کاریگەری چی هونەرمەندێکی هەیە بەسەریەوە حەزەکات لە وەکو هونەرەکەی ئەو بکاتەوە؟ والله بڵێم لە ئێستایە نەماوە بەڵام تر هەوڵە دەم کە خۆم بم پێشتر خەر گۆرانی بێژێ کە دەستپێکا کاریگەری گۆرانی بێژانی تری لەسەرە بێت منی شەر وەکو ئەو مامۆستا گەورانە ئیتر هەر لە
فۆلکلۆرەکانەوە لە مامۆستا حەسەن زیرەکۆوانە تازانە مەسەلەن مامۆستا عەدنان کەریم مامۆستا میکایل مامۆستا نەجمەدین ئەمانە کاریگەریانە بووە لە خاطر لە ئێستا ئەتەوێت خاوەنی بەرهەمی خۆت بی زیاتر و ئەرێتر سەوتەکەشم ینی شخصیت بگرێ وەکو سەوتی خۆم خاوەنی کلیپی و بەرهەمێکی خۆشتی بڵێ لە ئێستادا کارەکەی بۆی کە بەرهەمەکانە زیاد بکەیت یەکیان کلیپم کردووە سێ چوار گۆرانیم کردووە ئەوەی ئیشی خۆم ئاواز و تێکستی خۆم یەک دانیانم کلیپ کردووە و ئیتر ماوەی گوتم وەستام تریشەڵا دەست پێەکەینەوە زۆر باشە لە پاڵ کاری هوەری هیچ کارێکی دیکەت ئەەکەیت ماوەیشی پارێزەری وشتمە کردیتر ئێستاوازم لێ قورس نەبوولەوەی کە کاری هوەری و کاری پارێزەری دوشتی زۆر دوور لەیەکەن ڕاستە وڵایتر هەر لەبەر موسیقا و ئەوانە وازم لەو هێنا زۆر باشە حەزەکە زیاتر بەرە لای موسیقا چیمان پێشکەشەکەیت بەبێ میوزیک جا لە کورد ئایدڵا گۆرانیکی هونەرمەند بەرهەمێکی هونەرمەند مامۆستا عەدنان کەریمە دوت ئەگەر بکرێەوەمان پێشکەش کەستەر دەمایکەکە دیسان عشقان مجلیسیان گرد باوام نردیان ساقیان بان کرد ساقی مەست بوو پیاڵەی پڕە کرد ئامینم تاقانەی دایە ربي ساقي شوشد كنبي جامي دست سارو بنبي بلكو سود كذب ومنبي آمين تقاني هەستە چۆن بووکە لە کورد ئایدڵا بەرامبەر ئەو مامۆستا و هونەرمەندە گەورانە وەستا بوویت و گۆرانی دەوت لە وتم منداڵیەوە زۆر تەسیری لەسەر بوو مامۆستا عەدنان کەریمی تر بۆ یەکەم جار بوو لەو بەرنامەیە هەستێکی زۆر قورس نەبوو بۆ تۆ بەرامبەر مامۆستا عەدنان کەریم بۆستی و گۆرانێکی ئەویش بڵیتەوە ڕاست بوو وەڵا قورس بووی تر ترسای ڕاست تەبیعیە ینی من حەزمەوە بوو کە بیبینم تەسەوری ئەوم ناکرد لە پرۆگرامێکا بیبینم بەڵێ حەزەکەی چۆن دەست بە کارەکانت بکەی کلیپیان بۆ بکەی یا خوێنار بە دەنگ بڵاو بکرێتەوە بەتاکی دۆڵا کلیپ بکرێ زۆر باشترەوە ئێستای تر سۆشیال میدیایە و کلیپ باشتر وەکو کلیپ هەوڵی ئەوە ئەیت کە کلیپی بۆ بکەیت حەزی زۆرم لە کلیپ نییە بەڵامی تر ناچاریە بێبیکەی کلیپەکان زۆرترەوە زۆر باشە منم پرسیارە هەمیشە لە هونەرمەندەکانەکەم ئێوە وەکو تۆکو هونەرمەندێکی لاو ئەتێ بە هونەرەکەت خزمەت بە گەلەکەی خۆت و بە کوردستان بکەیت بزانین لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی بە هونەرمەندانە درێت بە تایبەتی کە تۆ هونەرمەندێکی گەنجی لاوی تا چەند دەستگیرۆی تەکرێ بۆ ئەو کارانی کە ئەتەوێ ئەنجامی بیت وەکو پشگیریەوەوانە بەڵا هەر خۆم کردومە نازانم ئیتر ئەوەی لەسەر خۆم هاتووە تا ئێستا هەرچەند بەرهەمێت ئیتر چاوەڕێەوەش نازانم بڵێم چی وەڵا چاوەڕێەوە نیم مەسەڵەن وەکو پشگیری و ئەوانە ئیتر چونکە ئەگەر ئەو شتە بێ گشتی بۆ هەموو هونەرمەندێک بێ هەنێک کەسەکرێ ینی کەس بەڵام ئێستا بوونە تۆ ئەتەوێت بە هونەرەکەت خزمەت بکەی واز لە کاری پارێزەریەکە هێناوە هاتوو کارە هونەریەکەت هەڵبژاردە بۆ یکە لەو لایەنەوە خزمەت بکەیت هەموو هونەرمەندێ باجی ئەو ڕێگایە ئەبێ بات کە هەڵیە بژێرێ ڕێگای هونەرمەندی قورسە هەنی ئەبێ کۆمەڵێشتی بۆ دابنی لە هەواز لە هەنێشت خاطر پشو درێژ بیت ڕاستە ئەبێ باجەکەی بێ ئیتر هاوایە ڕێگەی هونەر بەڕای من دەنگت ڕسەنایەتی تایە ئەو بەرهەمی ئەو هونەرمەندانە هەڵەبژێریتەوە کە گەوران لە ناو کورد و لە ناو کوردستانە بەرهەمی باشیان هەیە پێت خۆشە لەسەر ئەم ڕێچکێ بمێنیتەوە یا نەخێر ستایلێکی تازە هەڵبژێریت هەر ستایلی پۆپی کوردی زۆرتر ئێستا باوە خۆشم هەر حەزم لەو ستایلە بووە لە سەرەتاوە ئیتر ئیشەڵا بە بەرهەمەکانی خۆم ینی هاشتەکە شکڵ بگرێ لەسەر شتێکت هەیە ئامادەکاریت بۆ کردی بێ لێرە توانی کۆپلەیەکیش بێ پێشکەشمانی بکەیت وەڵا یان جارێ ناتەوێت ئەو ئاشکرا نەشتی زۆرم داناوە بزانم کامەیان بڵێم
ناوەندێکی بەڕێ شتێکی یامی ئەخ بۆ ڕۆژانێ دەردی دڵی خۆم بە تۆ بەسپێرم ئەخ بۆ ڕۆژانێ دانیشم تاڵ تاڵ قژت بژمێرم ئەخ بۆ بارانێ نمدا بکە لە جادەی ئەوین ئەخ بۆ ئەو ساتەی دەستی من بگری بێژی بە بڕۆن ئەم تەمەنەکەی ڕێدا ئەم ئاواتەکەی پێمەگا ئەم تەمەنەکەی ڕێدا ئەم ئاواتەکەی پێمەگا دەستەکانە خۆش بێ و دەنگە هەر بمێنێ دەستەکانە خۆش بێت ئەمە لە کوێی ئامادەکردنیایەتی ئەم بەرهەمە وەڵا ناڵم هەر خەریکیم نزیک 20 ئاوازمدا ناوە بەڵێ هەر پیاچمەوە جاروبار تێکستەکانی هەنێکی ئەگۆڕم هەنێکی ئیتر هێشتا وەکو دەستم پێ نەکردو ئەمەی بە کوالیتیکی باشەوە بڕواایشەکان وەکو میلۆدی پێت خۆشە میلۆدی دەرەوە بەکاربێنیت یان نەخێر ڕەسەناتی کوردی وەکو کاڤەروەوانە نەوەڵا پێویستەوە ناکات چون خۆم ئاوازی زۆرم داناوە گەر بتوانم ڕکۆردیان کەم و تۆماری بکەن کارە بەوە نیە لە بیانی بەکاربێنیت نەوەڵا پێویست ناکاوتم چۆن ڕۆژانە خەریکم بیانی یەکسەر خەریکی ئەوەم ئاواز و تێکست و شتی زۆرم و کوالەتی میوزیک حەزت بۆ هیچ ئالەتێکەیە یاخود هەوڵی ئەوە داوە کە فێری هیچ ئالەتێک ببیت بەڵا تۆزی کیبۆرد و ساز و تاریش خەریکم ێستا حەزت بۆ کامیان زیاترە پیانۆ حەزەکەم هێشتا دەستم پێ نەکرد مامۆستا ڕۆژ هاوکاری دەکەم مامۆستا ڕۆژ عەزیزە زۆر باشە مامۆستایەکی گەورەیە کاکس ئەی لەگەڵ هونەرمەندەکانی دیکە نێوانتان چۆنە لەگەڵەوەی کە تۆ خۆت ئاماژەت پێکرد ئاوازانەیت و تێکستیش ئەنووسیت لەگەڵ هونەرمەندایان دیکە ئاوازەکان تەنیا بۆ خۆت بەکاریان ئەهێنیتەوە یاخود بۆ هونەرمەندانی دیکەش کەسێکم داوە لە سنە چەند گۆرانی بێژێک داوایان کردووە ئاوازوشتن پێیان داوە بەڵێ کاک سایت بەرهەمێکی تر چیت ئامادەیە کە بچین لای بەرهەمێکی تر لەگەڵ هاوڕێیانە کاکە ڕۆژ کاکە سەفین ئەوە باسی کاڤەرت کرد گۆرانیە هین 6 ساڵ پێش گۆرانی مامۆستا دیار دەرسیمیە باشە کە کرمانجیە زۆر حەزم لێ بوو بەس تێکستەکەی خۆم نووسیومە تێکستەکەیم گۆڕیوە بەسەویشە یەکەم و ئاخرین کاڤەرم بوو پێشکەشی ئەوەش یەکەم تێکستی خۆمە و ئاوازی مامۆستا دیار دەرسی اینجا ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت زۆرترین بەرهەمی تۆمان گوێ لێ بێت لەگەڵ کە ڕۆژێکی هەینیە باراناویە بینەرانی چاوەڕێ ئەوواکەن کە گویانە زۆرترین بەرهەم بێت بەم دەنگە خۆشە لە خزمەتان زۆر سپاس بە ڕێزی حەجازەکە می لە میوە من بەهاری ژینم ڕۆی ماڵاوایم لە دنیا کرد کاتێ بیستم بەجێت هێشتم یارت پەیدا کرد منت ڕسوا کرد ڕسمی دنیا بۆچی وایە بۆچی عاشق بێپەنایە بۆچی هاوار و فەریادی بەگوێ کەس نایە بەگوێ کەس نایە
کێ بووە خڵی بردی گوڵم بۆ وێرانت کرد منزڵم ڕەنجی بێوەرم ماسمە جێژوانی چۆڵم دڵی پڕ کۆڵم داکە باران ببارێنە فرمێسکون بێ لە بارانێ تاکو ماوەم خۆشم دەوێ گەرچی نەزانێ بەهەر نەزانێ من پەیمانم ناشکێنم بەهێزتر لە جاران ماوە خۆشەویستم خۆشم دەوێ بە قەد و چاوم هەردا نەبڕاوە کێ بووە خڵی بردی گوڵم بۆ وێرانت کرد منزڵم ڕەنجی بێوەرم ماسمە جێژوانی چۆڵم دڵی پڕ کۆڵم دەست خۆش بێ ئەو دەنگە خۆشە هەر بمێنێت دەست خۆش گرنگیدان بە دەنگ و تەمرینی دەنگ ڕۆژانە بۆ هونەرمەندان بە تایبەت بۆ بەڕێزت کە چۆن کار لە دەنگ تا ئەکەیت والله نازانم من بۆ وەکو خۆم بەڕێوەی نابم ڕاستیەکەی بڵێم چونکە ئاخە و شتمان تۆزێ تێک چووە نازانم بڵێم بەس زۆر گرینگە ینی کاتی خە و خواردنەکان ئەمانە پرۆڤەی ڕۆژانەمانە زۆر کاریگەریە بین بەس لە بەرنامە هەیە لەگەڵ مامۆسایەک بەردەوام ینی ڕۆژانە بێ تەمرینت باتێت تۆ لە ئێستاە نیتە ئەوە ڕۆژانە سەیری یوتیوب و شتەکەم سەیری ئینستاگرام و هەنێ مامۆسایە لە تارانوانە ئەوانە جاروبار بەکارهێنم زۆر باشە لە ئێستادا لەگەڵ هیچ گروپێکی هونەریە کارت هەیە بەتەمای کار بکەیت بەتەمان کۆنسرت بکەن بەڵێ گروپی هونەری جارێت تا ئیشەکانی خۆم نەڕات بەتەمای پێشیان وتوم لە ڕۆژهەڵات بەز نەم کرد زۆر باشە پێم خۆشە پرسیارێکی تریشکەم و کاتێک هاتیتە ناو کاری هونەریەوە کێ زۆر پاڵپشتە بوو کێ زۆر هانیای لەوەی کە هونەر هەڵبژێریت والله ماڵەوە هەر لە منداڵیەوە پاڵپشتم بوون ئیتر سەرەتا 2016 لە تەلەڤیزیۆنی سنەوە کێبەرکێکی گۆرانی بوو من لەوێەوە دەرکەوتم ئیتر کۆمەڵی موزیسیەن و برادەر و ئەوانە هەموویان هانیان داوم بەرهەمێکی ترمان پێشکەشەکەیت بەبێ هاوڕێیان باشە ئەی لە مینا چۆنە بەلاتەوە ئای لە مینا میناجان باشە دەستۆنێکی سۆڵێکم بیت زانی و تامی وامینەگەن چەندە شیرینە زانی و تامی وامینەگەن چەندە شیرینە شاکر لێون و سون مینەگەن لەم ژێر زەمینە ئای لە مینەگەن بە قوربان ئەی هاوان چی لێ بکەمە شەڕێ دەکات چاوی ئەمنی کوشت و وامینەگەن زوڵفی داوداوی خۆ منەگەورە نیمە بەبیلە کەوتومە
جا کاک سعید بازانم بەیانی یەکەم جارە ئەم گۆرانیاڵێ زۆر باش اینجا بەیانی کە هاتم بۆ نێو ستۆدیۆ خەریکی پرۆڤە بوون وتی لەبەرەوەی کە بەیانیە لەوەچە دەنگم زۆر باش نەبێت ئەمە بەیانێ بە حساب کە ئەبێ دەنگی زۆر باش نەبێ ئاوە جارێ ئەناڵێم خەوشتم تێکشووە 2 ساعت خەوتوم ئیترها بە بابەتی تر هەیە بەرنامەکە تۆزی قڕگم گەڵەکەم ئەگە بڕۆینە بەر پلانێکی تر یا بەس ئێمەین میوان وەکو میوان بەڵێ بێگومان تاکو کۆتای بەرنامە تاکۆتای پرۆگرام لەگەڵمانە ئەمێنیتەوە ئێمە ناوبڕێ شتێک بەڵێ هەمانە کاک سعید ئەگەر بەرهەمی خۆتە نەبووایە حەزم کردایە بەس بەرهەمی هونەرمەندان بڵیتەوە حەستە کرد گۆرانی چیە بڵیتەوە بەرهەمی چیە زیاتر بڵیتەوە والله مامۆستا میکایل مامۆستا میکایل مەسەن هەنێ بەرهەمی هەیە وتومە خۆزگا و گۆرانی هی من بووە باش هیچ بەرهەمێکی ئەو هونەرمەندە ئامادەیە ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیان یاخود ئێستا شتێکمان پێشکەشەکەیت نەوەکو ئامادەمان نەکردو بەس دەتوانم شتێکی پێشکەش دەیفەرموکەواتە بچین لای بەرهەمێک بەس ئەجەمێکی ڕێ تۆش وەکو من پێکەنینت لە گریانە بەجێ ماوە وەک نەمامی دەم ڕەشەبە چڵ و چرۆت لێشکاوە دیارە کە تۆش بێدەنگ بوونت حیکایەت و ڕۆمانێکە ئەفسوونگەری تەنهایی تۆ وێران بوونی جوانێکە تۆش وەکو من پێکەنینت لە گریانە بەجێ ماوە وەک نەمامی دەم ڕەشەبە چڵ و چرۆت لێشکاوە سێبەرێکی مەندووشەکەت بە شوێن خۆتا ڕاکێشی بێگومانم تۆش وەکو من هەر تاڵاوی خەم ئەنۆشی وای دەبینم کە تۆش وەک من دنیای عشقت سەرابێکە مەرسی ئەوین تەمەن کورت و وەک مەسبوونی شەرابێکە تۆش وەکو من دڵت پڕە لە تەنهایی و خەم و گومان پەشیمانی لەو ڕۆژانەی کە بۆ کەسێکت هەڵوەرا تۆش وەکو من پێکەنینت لە گریانە بەجێ ماوە وەک نەمامی دەم ڕەشەبە چڵ و چرۆت لێشکاوە زۆر زۆر خۆش بوو من زۆر چێژم لێ بینم زۆر باشە کاک سعید تا ئێستا گەشتی بە خزمەتی ئەم هونەرمەندانە بە تایبەتی هونەرمەند میکایل کە بە زۆر حەزەکەم بە خزمەتی بکەم ئێمەش هیوادارین لە داهاتوە بتوانێت هەم تۆش کە حەز لە هونەرەکەی ئەوە دووبارە بێڵیتەوە لەگەڵ ئەویشا بتوانانی کارێکی هونەریتان هەبێ بە هاوبەشی کاک سعید وەکو گفتوگۆ لەگەڵ بەڕێستا کاتێکی وامان نەماوە بەڕێز ئەگەر شتێکت هەبێت لە کۆتاییە بتەوێت ئاماژەی پێ بیت بەڵام ئەمە کۆتایی نییە تا کۆتایی لەگەڵمانە ئەمێنیتەوە بەرهەمی دیکەمان پێشکەشەکەی بەسەرچە شتێک هەیە بتێ ئاماژەی پێ بیت ناڵا زۆر سپاس دەستخۆشی لە کاکە ڕۆژ و کاکە سەفینی عەزیز ئەو دوو مامۆستا خۆشەویست زۆر زۆر خۆشحاڵی کە ئەمڕۆ لەگەڵمانەبی تا کۆتایی بەرنامەکە پرۆگرامەکەمان جوانتر ئەەکەی لەم کەش و هاوا جوانەیە زۆر سپاس دەکەین